یەکەم تەوەری بەرنامەکەمان قسەکردنە لەسەر شاڵ بۆ پیاوان بە تایبەت ئەوانی خواستیان لەسەر ڕەنگە جیاوازەکانی جلوبەرگیان پۆشاکی پیاوانێ بە تایبەتی لە شاڵە چۆن ئێمە شاڵێکی باش جیا بکەین و لە شاڵێکی جیاواز یا خراپ ئێستا خۆ لە بازاڕەکاندا چەندین جۆر هەیە بەپێی نرخ بەپێی کوالیتی ڕنگ نرخەکان ئەگۆڕێ ناگۆڕێ دیارترین ئەو ڕنگانی کە لەم وەرزەدا ئیتر باون دەتوانن پیاوان لەبەریکەن بیپۆشن کامانن هەموو ئەم پرسیارانە و کۆمەڵێک پرسیاریتر لەسەر تایبەتمەندەکانی شاڵ لە زۆر بەڕێز کاک بەختیار حەمەکەریم کە بەڕێزیان بەرەودرون بە تایبەتی بەرەودوری بواری شاڵیشن لیانەکەین و وەڵامانە دەدەن کاک بەختیار بەخێر بێ بەخێر بێ کاک بەختیار زۆر سپاس بینەرە بەڕێزەکانی کورسات زۆر سپاس کاک بەختیار ماشەڵام قاتی بەری خۆ زۆر جوان ئەمە با لەوە باسێ بکەیت ئەمە شوێ دەستوری چ ناوچەیە ئەمە شاڵی زاخۆیە زاخۆیە شاڵی ڕساسێتەوە شاڵی زاخۆی شاڵی زاخۆی شاڵێکی زۆر جوان و خەتەکانی تەختەکانی پانترە جۆهریە ڕەونەقی هەیە نەخشێکی تیا دروست کراوە سفت جوان چنین و ڕستنیان زۆر جیاوازە لە شاڵەکانی خۆمان شاڵی زاخۆی ئێستا شاڵێکی زۆر بەناوبانگە لە کوردستانە کە دروست دەکرێت بەڵێ ئێمە وەکو میلەتی کورد چەند جۆرە بڵێن جلی کوردی دەپۆشین یەکێ لەو جلانە شاڵە ئێمە چەند جۆرێ وەکوتم جلمان هەیە پۆشاکمان هەیە بۆ نمونێمە قاتی ستارخانیمان هەیە مراتخانیمان هەیە قاتی سادەمان هەیە ڕنگ و چۆغە کەتافی و هەروەها چەند مۆدێلاتی تر کە هەر شێوە و ناوی کەساتیەکی پێوە بە کەسایەتیە بەناوبانگە باشە کاک بەختیار یەک پرسیارم لا دروست بۆ وەکو خۆ دوتت چەند جۆرێکی جیاواز جلی کوردی پیاوانە هەیە و چەند دەستورێکی جیاواز هەیە بۆچی شاڵ نرخی شاڵ لە چا ئەوانەی ترا لەر هەمووی زیاتر ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە شاڵ تەڵەن ئیشێکی دەستە ئیشی دەستی لە هەموو کاتێک و لە هەموو زمانێکە و لە هەموو بڵێن شوێنەکە بەهاکەی گرانە لەبەریو کە عەزیەت و زەحمەتی زۆرە ئێسێمە باسەکەمان بۆ نمونە باسی شاڵە شاڵ لە مووی بزن دروستەکرێ ئەم مووی بزن بزنەکە ئەپاشێتەوە لێکرێتەوە لە وەرزی بەهار و هاوینە دەیپاشنەوە پاشان جوان دەیشۆرن و دوایەوە دەڕێسرێ بە تەشی جاران ئەگەر نازانم دیقەتەندا بێ خانمانی بەڕێز زیاتر ئیشی تەشیان دەکرد بە تەشی دەیڕەسن پاشان دەبرێتە لا جوڵا دەتەندرێ دوای ئەوەش دەبرێتە پاڵ کۆچی کۆتێکرێ واتە ئەو خەتانی بۆ دروستەکرێ لە هەموو کاتێکا وەکوتمان شاڵ دروستکردنەکەی عەزیەت و زەحمەت و ناڕەحەتێکی زۆری خۆی چ ڕەنگێکە کاک بەختیار سەرەتاکە بۆ نمونە ئەو تەشەی کای ڕێسیت و دواتر هەڵیەخەیت و بابەتانە بێ بە چ ڕەنگە خۆی چ ڕەنگە ئەسڵەکەیەتی بەڵێ خۆی ئێمە جاران بڵێن ڕەنگی خوورماییمان هەبوو ڕەشمان هەبوو سپیمان هەبوو شینکیمان هەبوو هەر ئەوانە بوو بەس ئێستا کارەکە پێشیان خستووە مەرزەکە ڕەنگەکەن هەر کەسی مەسەر لەسەر داواکاری و تەڵەبی خۆی بۆی دروستەکرێ ڕەنگەکان ئەوە ناڵم کاک بەختیارمە بەستم ئەوەیە لە دوای پرۆسسکردنەکە کە ئیتر ئامادە بێ بەر لە ڕەنگکردنەکە خۆی چ ڕەنگێگایە بەدەستەوە کام ڕەنگەیانە لەمانی کە لێرەیانە زیاترەوەیە بزنێکی ڕەش کەم وەکەی ڕەشە هەر شاڵێکی ڕەشی لێبەرەمێ یان بزنێکی چوزانم قاوەیی بڵێ ئاها طبعا بڵین بۆ نمونە ئەو ئاژەڵە ئەو بزنە ئەگەر ڕەش بێ ئەوە ڕەشە یا ئەگەر قاوەی بێ قاوەیە خوورماییە ئەگەر سپی بێ سپیە بەڵام دوایی ڕەنگی سپی زیاتر ئەگەر کەسێ حەزی لە ڕەنگی کە بێ ئەوە ڕەنگەکرێ ئەگنا خۆی لە ئەسڵا ئێمە چەند جۆرێ هەر بڵین ئاژەڵی بزنیمان هەیە ڕەنگ قاوەیمان هەیە ڕەشمان هەیە سپیمان هەیە شینکیمان هەیە ئەتر ئەوانی دیکە ڕەنگەکرێ ئێستا ئەمانەی کە هێناومانە چۆن جای بکەینەوە یعنی ئێمە چۆن بزانین قماشی زاخۆییە چۆن بزانین شاڵێکی ناوچەیەکی ترە بەڵێ شاڵی هەورامیشمان هەیەوانی بەڵێ خۆی سەرەتا شاڵ زوو لە منتەقەی هەورامانە دروستکراوە هەرکە دەست وەختی خۆی کە زوو باو بە پیرانمان دروستیان کردووە لە هەورامان و سەری هەڵاوە میشە بەڵام ئێستا بەداخەوە هەورامان تۆزێ بە بۆنەی جوگرافیای شوێنەکەیەوە کە هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی بڵین کوردستانە
ئیشی تراکەن بۆ نمونە ئەم سەنعەتە تقریبان کەم بووەتەوە کەسابەتی تر ئیسفادەی لێکەن تا ئەم شێوە ئێمە جاران بڵێن شاڵمان هەبوو شاڵی کانیتوی سەمانە شاڵی کانیتویان پێڵەن ئەمانە کامێ ئەوانی پێشەوە بەڵێ ئەمانی پێشەوەی سە بۆ نمونە ئەمە شاڵی شینکی کانیتوی پێوە دەوترێت زۆر ئەمە تۆزێک تەبیعیە وانە کەمێ زبرە بەڵێ ئەمە تەبیعیە ڕنگ نەکراوە باشە ئەمە خۆی لە ئەسڵا بەم شێوەیە بەڵامی واتە بزنەکە ڕەنگە بووە بەڵێ بەزە و شینانە یا ساوزەکان یا زەردەکانەوە ڕەنگەکرێن جاران هەر ئەم ڕەنگانە بوو ئێستا ئەمەش زۆر زبر نییە یعنی زبری زۆر ئاماژەیە بۆ ئەوی کە شاڵێکی زۆر باش بێ ئەگەر زبر نەبێ باشە مەسەن زبر نەبێ تەڵەنەوە بە وەساکە کەوتەوە وەسایی کە دروستیەکە ئەگەر وەسایەکی بڵین بە سەلیقە و زیرەک و کارەکەی جوان بێتوانێت سفت و جوان دەریکە بەچی سفتەکرێ ترەوە جۆڵایی بەڵێ کەسێک کە شاڵی ئاوا ئەسڵی هەبێ لە ماڵەوە ئاسایبی خاتە جلشۆر و غەسالە ئەمانەوە بیشە پێک ناچێ هێنە شاڵ لە جلشۆرە بۆ نمونە غەسالە هەر بەدەست بشۆرێ باشە هەر لە تەشتێکە لە تایتاوێکە ئاوێکیش لە تێن یاعتیادی بەدەست دەیشۆی ناوێت بخێتە غەسالەوە کیوانە بەڵێ ناوێت زۆر عزیەتی بێ هەر یەکسەر بە تەڕیژ یەکسەر ئەڵیواسی بە بڵین پەنافێک بۆی تا وشک بێتەوە کاک بەختیار کەسێک شاڵێکی گرانبەهای هەیە ئەوێت ئەم قاتە شاڵی تا چۆن ساڵێک بەرگە بگرێ و بمێنێتەوە چۆن پارێزگاری لێ بکات چۆن هەڵیگرێ چۆن توانێت بۆ نمونە بۆ ماوەی ساڵانێکی زۆر بتوانێت بەکاری بێنێ ئەوە مەسەڵەن ئەگە بتەوێ هەڵیگری لە کەنتۆرێکە بە علاگێکە هەڵیەواسی دایەنەی ئەگەر زۆریش پتێ بمێنێتەوە تۆزی تووتن یاوەکو ئەسپەنیک ئەخیتە گیرفانەکانی بۆ ئەوەی خۆرکە تەسیری لێ نەکە ئەگەر چونکە بێت و زۆر بمێنێتەوە لە شوێنەکە شێدار بێ خۆرکە هەیە اینێکی بڵین مێرووە بۆکو مێرو وایە تەقریبا شتێکی بشۆلەیە مەرەزەکەی کونکونەکە بۆیە پێویستەکە ئەگەر بێت و شاڵ ئەگەر زۆر هەڵبگیرێ پێویستەکە تۆزە تووتن یاوەکو ئەسپەنیک بکرێتە گیرفانەکانی بۆ ئێو خۆرکەیە تەسیری لێ نەکەن ماڵە شێ بێتەوە شاڵە دەشتی وا هەیە هینە ئەی خوا کونکونیەکە ئەی ڕزین دوای چەندێک بەسەڵەن شاڵ مدەی هەیە ئەکسپایری هەیە یان نیەتی نا ئەگەر شوێنەکەی شێدار نەبێ هیچی لە نایە شێدار نەبێ شێدار نەبێ زۆر جار ئیسم بۆ خۆم شاڵێکم هەیە ئەم سەر قۆڵانی هەستەکەی شوێنی دوورینەکەیەتی نازانم ئەو پارچەیەتی هەستەکەم زوو لێ ئەبێتەوە ئەو پەیوەندی بە چیەوە ئەو ئەگەر بێت و زۆر کۆت بکرێ ئەو کاتی کە وەساکان دروستی دەکەن هەندێکیان کۆتەکەی زۆرەکرێ و لە ئاوا ئەیکوڵێنن بە مەرەزی ئەو خەتانی ئەتەقێ خەتخەتە بێن ئەوەی ئەوەیە زیاتر باشە اینجا کاک بەختیار لە ڕابردووە هەر چەند ڕەنگێک هەبوو بۆ ئەوەی کە پیاوان جلی کوردی لە بەرکەنیتە ڕاستاسی هەبوو ڕەش هەبوو قاوەیی هەبوو ئەم سپیە هەبوو ئێستا کۆمەڵێک بێجی هەبوو بەڵام ئێستا کۆمەڵێک ڕەنگی زۆر جیاوازتر هەیە لە چاوانەی تراستەوەسێ سوور هەیە پێم بڵە خواز لەسەر ئەو جۆرە ڕەنگە جیاوازانی کە لە ڕابردوانە بوو ئێستای خواز لەسەر ئەمانە چۆنە لە لای پیاوان طبعا وتمانە میشە ئیسە بەرەو پێشیان بردووە هەموو شتێگەبێ گۆڕانکاری تیا بکرێت شاڵیش گۆڕانکاریان تیا کردووە جاران وکوتمان چەند ڕەنگێکی تایبەت دەبوو خورمای و شینکی و سپی و شین ئەم بابەتانە بەس ئێستا ڕەنگی زۆر جیاواز دروست بوو ئیسە بۆ نمونە و شاڵێک دەستی کاگاری زۆر لە لاوە سەوزە و ئەوە چەند ڕەنگی ڕۆزەیە لە سەرەوە قاوەی و پیرۆزەی شاڵی زاخۆیە چەند ڕەنگێگە نوێنێ ئەمە قماشەکەی وەکو ئەوی بەری خۆ وایە بەڵێ ئەوە زاخۆیە بە دەست کاگاریەوە تقریبەنەوە گەر کاگارێگە بیکەیتەوە دەقەکەی ئەوە نزیکی تقریبان حەود ڕەنگە دەنوێنێ یعنی حەود ڕەنگ تێکەڵە قەینا لێرە داینم ئاساییە ئەوە شاڵی زاخۆیە ئەو شاڵە زاخۆیە ئیسەوە تقریبان ڕەنگا و ڕەنگە ئەمە شتێکی زۆر جوان و سەرنجڕاکێش هەسە کە دروستەکرێ خەڵک مشتری مەسەن و کەسانی کە حەزیان لە شاڵ و عاشقی شاڵن حەزەکەن چەند ڕەنگێ بنوێنێ یەکێکە لەو شاڵان ئەمە کرێ بڵێن بە گرانترین نرخی شاڵیان جۆری شاڵدانرێ
ئەوە شاڵێکی زاخۆی یەکێکە لە شاڵە بڵین گرانباکان ئێستا بۆ نەوەیەکی وەکو من ئەگەر قاتێک بم قماشە گرانبای بکە چەندی تێچێکە ئەوەی دەستیسە تقریبن بای 9 وەرەقەیەوە $9 $900 $900 بەڵێ بە دوورینەوە نابێ دوورین بەس قماشەکە بەڵێ دوورین دوورینکەش تقریبن وەرەقەیە ینی تۆ بڵێ $1000 تێ $1000 تێچە بە دوورینە بەڵێ بۆ ئەزلێ بڵە جلم لەبەر وایە تایبەتە بێگومان کاک بەختیار شتێکی تر هەیە ئێستا ئەمە تۆ باسی ئەم نرخە زۆرانەکەی لە بازاڕە ماشی تر هەیە هاوشێوەی ئەم شاڵانە زۆراوە بەڵێ نرخێکی زۆر هەرزانە بە 30,000 و 35,000 و ئەوانە بەڵێ تۆ پێمان بڵێ چ جیاوازێکی هەیە خەڵکەی خەڵکە ناسێتەوە زانێت کە تۆ لە بەرەکرامە ئەوە پرسیارەکەی لانەژەوە بوو بەڵێ بەتەکیید جیاوازیەکی زۆریان هەیە بە چیا بیناسێتەوە بە چیا بڵین لە سینەوە قماشێکی هەرتەنکی ئاعتیادیە تر بەپێی دەرامەتی ئەو کەسە ئەوە ئەکڕێ ئەگناوەکو زۆر بڵین مەرغوب نییە وەکو مەرغوبی چونکە ئەمەی خۆمان سنعاتێکی ئیشێکی پیشەیەکی ناوخۆییە و کاری دەسیە و ناڕەحەتە و بەس بۆ ئەم بێ موچەیە باشە کاک بەختیارەوە نییە مەگەر بۆ کەسانی کە دەرامەتیانەوە توانەوانە بکڕن بەڵام ئەمانە مەرغوبتر و جوانتر و والێتیان بەرزترە و جەوهریانێ بە تایبەتی زاخۆیەکان ئەخر کاک بەختیار بۆ منە ینی بە چی ئەزانی ئەم شاڵە شاڵێکی ئەسڵە خۆوانیش ماشەڵڵا وا دروستیان کردو لە دوور و هەروازانێ ئەسڵە بەڵام کاتێک لاواچێ دەستی لێبێ یان جەنابتان یەک کەسانی جۆکتۆ زیرەکە لە بوارەکەیان ڕاگە بیناسنەوە بۆ ئێمەمانان ئەزانین جایکینەوە بەچی جایکینەوە هەندێک شتمان پێ بڵە هەندێک تێبینمان پێ بڵە نابەتەکی تۆش کە بڵین شارەزاید نەبێ هەر زانی کە ئەوە قوماشە و ئەمە شاڵە ئەمە بەدەست دروستەکرێ ئەمە سەنعاتێکی ناوخۆیە پیشەی کە ئێمە لە باو بە پیرانمانە بۆماناتوەتە و ئەنجام ئیشی شاڵیشێکی هەرەوەنی بە یەک وەسا دروست بکرێ ئەم شاڵان کە لە بەردەستمانە تقریبان سەبۆنمونە شاڵمان هەیە زاخۆیی 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ خایانە تا دروستەکرێ ئەمە معمل نییە بە سەعاتێ چەند تۆپێ دەرکە باش شتێکی ناڕەحەت و سەنعاتێکی دەستی لە هەموو شوێنێک مەرغوب و ناڕەحەت زۆرترین خواست کە ئەوانی کە بێنە لای تۆ زۆرترین خواست لەسەر کام ڕەنگی شاڵە لەم ساڵە هەر کەسەی بە زەوق و خۆی حەزی لە ڕەنگەکە مەسەن بۆ نمونە زۆرترین داواکارەکان چی بوون لای تۆ یان ڕەنگێکی شاز و دیاریکراوە بۆ کەسێک بێت بڵێ ئەو ڕەنگەمەوێ و نامە زیاتر فرۆشترێ وەڵای ڕەنگی ڕەش ڕەنگی خورمایی شین ئەمانە ڕەنگێکن وەکو بڵێ حەزی زۆر لەسرە مەسەن تەڵەبیاتی زۆر لەسرە خواستی زۆر لەسرە ڕەشەکەش زاخۆیە ئەم ڕەشەش زاخۆیە ئەمانی پێما بێ قەو کراوە نەمووی زاخۆین خەتپانانە زاخۆینەوەی پێشەوە کانیتویان پێیان کانیتویەکان خەتیان باریکترە بە زاخۆیەکان تەختەکانیان پانترە وەکووتمان ئەم زاخۆیانە هینیانتیایە نەخش و میگاری ئەوەشەستەکەی چەند ڕەنگێک ئازانی لێ ڕەنگ ناچێت ئەمە چەند ڕەنگێ دەرەکەوێ ئەگەر کاکی کامێرەوان بێنێتە پێشەوە هەراوە ڕای بگرێسە بۆمان تقریبا ئەمیش نزیکەی حەو ڕەنگی نوێنێ باشە کاک بەختیار ئەمانە چی تێکەڵ کراوە بۆ چی تۆ باس لەوە کرد کە چۆن و بە شازەگەم قماشی شاڵانە دروستەکرێت لە تووکی ئەو بزنانە و لە خوری بزنەکانەوە ئەی ئەمانە چۆن ئەم ڕەنگە جیاوازانی تری تێکەڵ کراوە یان ئەم نەخشانی کە تایە طبعا ئەم شاڵانە کە ئەمی کە بەدەستمەمە ناسراوە شاڵی زاخۆیی ئەمە ڕەنگی فستەقی و چەند ڕەنگی تر تێکەڵە طبعا ئەمە لە منطقەی دەوروبەری زاخۆ گوندەکانی دەوروبەری زاخۆ دروستەکرێ زیاتر برانی مەسیحی لەو ناوچە نیشتەجێن ئەوان دروستیەکەن ئەم زاخۆیانە باشە هەندێ ئیشیشیە سڕی مەهنەیە باسی ناکەم لەوێ کە ئەو ئەسانی کە خەریکم دروستیەکەم ئەڵێ ئیشی کارگەشتە لەوە ناکارگەنی هەیشی دەسە هەندێ ئیشی تایە نایڵم یعنی سڕی مەهنە کەشفی ناکەم زۆر باش کاک بەختیار بۆچی لە نێو قماشی شاڵە زۆر دیزاین ناکرێت ئێستا لە قماشی جلوبەرگی کوردی پیاوانە سێرەکی
چەند دەستورێکمان هەیە ستاخانیمان هەیە مراتخانیمان هەیە زۆر بابەتی ترمان هەیە باشە بەڵام سێرێکی شاڵ پێمە پێمە هەر مراتخانێکی وانە بڵێن ئاتیادی ڕنگ و چۆخەی بۆ تەنها ڕنگ و چۆخەی هەیە لە دیزایانی شاڵی شاڵە هیچ دیزاینێکی تر هەیە من ئاگدار نەبم نییە شاڵ هێنە تەنها بە یەک شێوە دوورێ هەر بەم شێوەیە سادەیە هەر بەم شێوە لە زاخۆش هەروایە منطقەی زاخۆی لەوێ جلوبەریان تۆزێ شێوازێ لەگەڵ ئێمە کەمێ جیاوازیمان هەیە جا شێوازی بەڵی منطقەی زاخۆ لەگەڵ ئێمە ئەوان تۆزێ شەڕواڵەکانیان گورشترە دەرەلنگەی پانترە هەندێک شتمانەیە جیاوازیمانەیە ئیسا هەتا دوورینی ئێرە و هەولێریش تقریبا شێوازمان کەمێ جیاوازیمان هەیە ڕاستە ئەو جیاوازیانە لەسەر چی بۆ چی ئەو جیاوازیانە هەیە هەر منطقەی هەر شارێ تایبەتمەندی خۆیە ئێستا منطقەی سلێمانی ئەم ناو دەڤەرەی ئەمە تقریبا جلمان جلوبەریکمان بە تایبەتی جلی کوردیات کەمێ فراوانترە باشە کاک بەختیار کەسێک کە یەت بۆ لای تۆ خۆت تا چەند هاوکاریانەکەی لە هەڵبژاردننی جۆرە جیاوازەکانی شاڵ و ڕەنگەکان و ئەم بابەتانە تا چەند بەگوێی تۆ شەکەن بەڵێ ئێمە کەسێکەیەتە لامان بۆ بڵێن هەڵبژاردننی ڕەنگەکانی یەکەم جار پێمان خۆشە خۆی هەڵی بژێرێت زین تاچ ڕادێ خۆی شەوق و زەوق و سەلیقەی چۆنە ئەگەر بێت و خۆی وازواز بێ نتوانێ هەڵی بژێرێ ئێمە توانین بڵێن کاک ئەم ڕەنگە بۆتەوە جوان ئەوە ڕەنگەکە من لەگەڵ ئارەیە کێشەی هەڵبژاردننی پشتێنمان زۆرە کاک بەختیار ئەرێ پشتێن ئەبێ زۆر گوێ بەچی بێ بۆ ئەوەی کە بتانی جوانی ئەو قاتی کە کردوتە دەریخێ ئەبێ پشتێنەکە چۆن بێ پشتێنیشتر کەوتۆتۆ سەر ڕەنگی شاڵەکە مەسم بۆ نویسە ئەم شاڵی کە لەبەر منایە ڕەساسی ئەمەی لەگەڵا گونجێ ناکرێ من ڕەشێ بەسم بۆ ڕەشێک ناکرێ ببەسترێ وڵاتر ئەشکرێ بەڵام ئەمە جوانترە جوانترە مەسم بۆ منە هەر شاڵی ڕەنگێکی خۆی لەگەڵا جوانە بە پێی گونجاندنی شاڵەکە یا بۆ نمونە کراسێکە لەبەرەکەی لەگەڵ شاڵەکە چی جوانە مەسم بۆ نویسم شاڵی من لەبەرم پتۆر تقریبا ڕەشی لەگەڵا جوانە ناکرێ من بڕۆم ڕەنگی سوورێکی لەگەڵا لەبەرکم یا قاوەیە بە پێی گونجاندنی ستاندارەکەش ڕەش و سپیە کرا زوانیەکە بەختیار بەس ڕەنگی تریشەکرێ لەگەڵام ئەشکرێ مەسە بەڵام تۆ بێ جوانترینی هەڵبژێری باش باسێکی ئۆتوشمان بۆ بکە شاڵ ئۆتووەکرێت ئێمە قاتێکمان هەیە لە ماڵەوە توانین ئۆتوو بکەینیان نا بەڵێ ئۆتووەکرێ تو شاڵ تەوان لەسەر خەتەکرێ ئەو خەتانی گۆلگۆل دەبێت ئۆتوو بکرێ نابێت تەخت بکرێ نابێتە خەت ئەبێ خەت بکرێ شاڵەر خۆی بۆش خەتانەوە جوانە باش جلوبەرگی پیاوان و ژنانیش بێگومان هەندێک دەستوری خۆی هەیە ینی بۆ منە کلاشی لەگەڵا ئەکرێ لەگەڵ شاڵا بەڕاستی مەجالیکیانە بێ کلاش باشەکە جوانتر لەگە ئەوە شتێکە بڕاوەتەوە لەگەڵ جلوبەرگی کوردیا چەنە من بۆ خۆم بەردەوام کلاش ئەەکەم چکاوە هیچێکە لە مۆرک و ڕەمزی نەتەوەی معنیچەکە لەو دروستکراوانەی کە کورد دەستی چنینی دیا هەیە و باشە زۆر جوانە بەڵام مەسەن ئەوە زانیمان لەگەڵ شاڵا بێ کلاش لەبەرکرێ ئەی بۆ مەسلەی مشکی و جامانە و چوزانم ئەمانەیان زیاتر کامیان لەگەڵا ئەگونجێرن کاک بەختیار طبعا ئەوە لەسەر خواستە هەندێک کەسێ مەسەرەن مشکیە بەسێ جامانەیە بەسێ سێوە خۆدانەوە جەنابیش هاورامی وانە هاورامیەکان زۆر جوان مشکیە بەستن لەگەڵ ئەوان جامانی لەگەڵا کرێ ئەشکرێ بەڵێ بەس خۆی کامیان زیاتر گونجاوە ئەوش هینە هەر شارێ و بڵێن هینی خۆی هەیە بڵێن تایبەتمەندی خۆی سەمەتەقی ڕانی و قەڵات زێ و ناوە زیاتر جامانە بەسن ئەگە سەرنجتان نابێت مەتەقی لە هەورامانی لای ئێمە مشکیە بەسن ئەم دەڤەری سلێمانیەوەم ناوانە گەرمیان جامانەیش و مشکیش تقریبا هەرە بەسەر زۆر باشە کاک بەختیار هەر لەسەر قماشی شاڵ و جلی کوردی پیاوان بە شێوازێکی گشتی چ شتێکی گرنگ ماوە کە باسیکەین لە بیرمان چوو بە قسەی لەسەرکەین وەڵام من زۆر سپاسیەوەکەم بۆم دەرفەتی کە بەتان ڕسانین هیوادارم شاڵ جلی ڕەسەنی کوردەواریمانە جلوبەرگێکی ڕەسەنی کوردەواریمانە ئینشاڵڵا هیوادارم کە هەر بەرەو برەوی پێ بدرێ هەرچەند ئێستا بە بۆنەی باری دارایی
بێموچەی و ئەمانەوە تۆزە خواستی کەم بووەتەوە لە سەری لەبەرەوەی کە خەڵک بێموچەی و بێدەرامەتی شاڵام وەزەش هەر دەڕوە هیوادارم پشتیوان بەخوای گەورە ئەم وەزایش تێپەڕێنێ ئامین ئینشاڵڵا دەست خۆش بە کاک بەختیار ماندوومان کردی سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵ خۆتا چەند جۆرێکی جیاوازیش لە قماشی شاڵت هێنابوو ماندوومان کردی دەست خۆش بە سپاس بۆی باش